دەریاچەی ورمێ و نزیکبوونەوەی دوا قۆناغەکانی کارەساتێکی گەورە. دەریاچەی ورمێ دوا هەناسەکانی هەڵەکێشێت. بە وشکبوونی تەواوی دەریاچەی ورمێ بەشێکی بەرفراوانی خاکی ئێران ڕوبەڕووی لێکەوتە کارەساتبارەکانی دەبێتەوە. وشکبوونی دەریاچەی ورمێ تەنها کێشەیەکی ژینگەی درێژخایەن نییە، بەڵکو مەترسیەکە کە هەر ئێستا هەڕەشە لە ژیانی خەڵک لە تەواوی ئەو ناوچەیە و بەتایبەت لە پارێزگاکانی ئازەربایجانی شەرقی و غەربی دەکات. وا لێکەوتەکانی لە ماوەی درێژخایەندا پارێزگا دراوسەکانیش دەگرێتەوە. بۆ گەیشتن بە هەڵسەنگاندنێکی تایبەتی لە مەترسیە پێویست ناکات بە دوای لێکۆڵینەوەی زانستی ئالۆزدا بگەڕێن. هەر ئێستا ئاسەواری پاشەکشەی ئاوی دەریاچەی ورمێ بە شێوەی سوێربوونی ئاوی بیرەکان و وشکبوونی باخەکانی کەناری ئەم دەریاچەیە بەدی دەکرێت. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا ئاستی ڕووی دەریاچەکە 40% و بەرزی ئاوەکەی 4 متر کەمی کردووە. خوێڵانەکانی کەناری دەریاچەکە ڕۆژ بەڕۆژ بەرفراوانتر دەبن و ئاوە ژێرزەویەکانی سوێترە بن. کێڵگە کشت و کاڵیەکانی کەناری دەریاچەی ورمێ ڕوبەڕووی هەڕەشەی لە ناوچوون بوونەتەوە و 5 گوندی کەناری دەریاچەکە ئێستا چۆڵ بوون. با خوێنیەکان واتە ڕەشەبای خوێ لە داهاتوودا دەبنە یەکێک لە هەڕەشە جدیەکانی ناوچەکە. لێکۆڵینەوە ئەنجامدراوەکان دەری دەخەن کە ئەگەر هەنگاوی جدی نەگیرێتە بەر بۆ ڕێگریکردن لەم کارەساتە ژینگەیە، ئەم دەریاچەیە لە ماوەی 7 بۆ 10 ساڵی داهاتوودا بە تەواوی وشک دەبێت. بە وشکبوونی ئەم دەریاچە بیابانێکی بەرفراوانی تر لەم ناوچەی ئێراندا دروست دەبێت و بە لە بەرچاوگرتنی خوێڵانبوونی شێوازی ژیانی خەڵک لەم ناوچەیەدا گۆڕانکاری بەسەردادێت. دوو پرسیاری سەرەکی لەم بارەوە ئەوەیە کە یەکەم چه هۆکارگەلێک بوونەتە هۆی خێراکردنی پرۆسەی وشکبوونی ئەم دەریاچەیە و هۆکارە مرۆییەکان کە دەتوانرا خۆیان لێ بپارێزرێت تا چەند لەم کارەساتەدا دەستیان هەبووە. بۆ پشتگوێخستنی ئەم کارەساتە کە لە ماوەی 3 دەی ڕابردوودا هەمیشە بوونی هەبووە و چەندین جار هۆشداری لەبارەوە درراوە دەبێت یەخەی کێ بگیرێت. دووهەمیش ئایا ڕاگررتنی ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێ و زیندووکردنەوەی ژیان و گەشانەوەی وەک ڕابردوو ئەگەری هەیە؟ سەبارەت بە دەستێوەردانی هۆکارە مرۆییەکان ڕوونەکە ئەو پلانە بێکارناسی و بێلێکۆڵینەوەی کە لە سیستەمی ئیداری پڕ لە گەندەڵی کۆماری ئیسلامیدا ئەنجامدرێن ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە وێرانکردنی ژینگەی وڵاتە. لێکۆڵینەوە زانستی ئەنجامدراوەکان لە زانکۆی تەورەز دەری دەخەن کە کارایی ئاودێری لە پارێزگاکانی ئازەربایجان و کوردستان زۆر نزمە و لە ئەنجامدا لەو ئاوەی لە پشت منداوەکاندا کۆکراوەتەوە بە کارایی کەمتر لە 50% سوودی لێ وەردەگیرێت. لە کاتێکدا هەرم ئاوا بە فیرۆچوانە ئەگەر بڕژێنە ناو دەریاچەی ورمێ دەتوانن زۆر کاریگەر بن لە هێواشکردنەوەی پرۆسەی وشکبوونی دەریاچەکە. ئەم لێکۆڵینەوانە دەری دەخەن کە دروستکردنی بێپلانی بەنداوی گەورەی ئاو لە کاتێکدا ناتوانن لە ئاوی کۆکراوی پشتیان بە کارایی لانیکەم 50% سوود وەربگرن لەو پرۆژانە بوون کە لە دەستگای ئیداری دواکەوتوو گەندەڵی کۆماری ئیسلامیدا داڕێژراون و خراونەتە بواری جێبەجێکردنەوە. لەم بارودۆخەدا و لە کاتێکدا نەک هەر هیچ هەنگاوێک بۆ ڕێگریکردن لەو کارەساتەی کە بەڕێوەیە نانرێت، بەڵکو ڕێگای سەرەکی کەڵانتەری بە شێوەیەکی بنەڕەتی بە ئامانجی جەنگی و سەربازی لەم دەریاچەدا دروست دەکرێت کە پرۆسەی گۆڕینی بۆ خوێڵانێک کە ژینگەی ژیانی هەموو ناوچەکە دەخاتە ژێر کاریگەری وێرانکەری خۆیەوە خێراتر دەکات. لەبەر ئەوە کۆماری ئیسلامی بەهۆی گوێنەدان و بێباکی خۆیەوە بە پەرەسەندنی ئەم مەترسیە لە ساڵانی دەسەڵاتدارەتیدا تاوانباری سەرەکیە لە خێراکردنی ئەم دیاردەیە. بەڵام ئایا ڕزگارکردنی دەریاچەی ورمێ ئەگەری هەیە؟ وەڵامی ئەم پرسیارە بێگومان ئەرێنیە و چەندین پێشنیاریش لەلایەن لێکۆڵەرانی ناوخۆیی و دەرەکیەوە لەم بارەوە خراونەتە ڕوو. بەڵام ڕوونەکە ئەم کارە پێویستی بە خەرجکردنی ملیارها دۆلار هەیە. بۆ دابینکردنی خەرجیەکی وا کافیە کۆماری ئیسلامی واز لە پلانە دژە خەڵکیە سەربازی و ئەمنیەکانی بهێنێت کە بە شێوەیەکی بنەڕەتی لە خزمەت سەرکوتکردنی خەڵکدان و تێچوەکەی بۆ پرۆژەی ڕزگارکردنی دەریاچەی ورمێ تەرخام کات. کارێک کە ڕژیمێکی وەها کە بە شێوەیەکی بنەڕەتی بە پشتبەستن بە زۆر و سەرکوت حکومڕانی ئەم وڵاتە دەکات هەرگیز ئامادە نابێت ئەنجامی بدات. کافیە ملیارها دۆلار لە سامانی ئەم وڵاتە کە خەرجی پرۆژە ئەتۆمیەکان یەکات تابی کاتە ئامرازێک بۆ مانەوەی خۆی و لە هەمان کاتدا بەهۆیەوە خەڵک بخاتە مەترسی گەماروی ئابووری و فشاری ئابووری زیاترەوە بۆ پلانێکی وا تەرخام کات تا ڕێگری لە وێرانبوونی ناوچەیەکی بەرفراوانی ئەم وڵاتە بکات. بەڵام لە ڕژیمێک کە جگە لە مانەوەی خۆی بیر لە هیچ شتێکی تر ناکاتەوە و هەر خەرجیەک کە لە ڕێگەیەکی تردا بکرێت بە لەدەستوو بە فیرۆچووی دەزانێت چاوەڕوانێکی وا ناکرێت. کۆماری ئیسلامی نەک تەنها دوژمنی ژیانی ئەمڕۆی زۆرینەی خەڵکی ئێرانە، بەڵکو کار بۆ تێکدانی بارودۆخی ژیانی نەوەکانی داهاتوش دەکات.